بڕیار وایە چواردەمین فێستیڤاڵی فیلمی کوردی هامبۆرگ لە 22 ئەم مانگە دەست پێ بکات. 6 فیلمی دۆکۆمنتاری و 4 فیلمی درێژ و 9 فیلمی کورت لە پرۆگرامی ئەم ساڵی فێستیڤاڵدان لە هەر 4 پارچەی کوردستانی شۆ فیلم نێردراوە و سەرجەم فیلمەکان کوردین. بۆ زانیاری زیاتر لەبارەی فێستیڤاڵەکە هونەرمەند بیلال بولوتمان لە ئەڵمانیا و ڕاستەخۆ لەگەڵایە. کاک بیلال سڵاو لێبێ. سلااو سەرسەرا سەرچاوە ڕۆژ باش. زۆر سپاس بۆم دەرفەتە. کاک بیلال لە سەرەتا پرسم جیاوازی فێستیڤاڵی ئەم ساڵ لەگە فێستیڤاڵی ساڵی ڕابردوو چییە؟ ئەم بێژن بۆی فێستیڤالەمە تەمامە ئەم دەبێژن وڵاتێکی نو و یاژی وڵاتێ نو وڵاتێکی نو ji ber got êdî li dervî welat li dervî Kurdistanê êdî bi seda û bi pîsta derhênerê me Kurd, pîstikvanê Kurd, aktorê Kurd û hunermendê me pir zêde ne li hemû welatê Ewropayê bi rastî bi tevahî. Berwekî em bêjin welatekî nû nabe temamen festîvala me welatekî nû em dibêjin. بەڵێ کاک بیلال وەک ئاشکرا سەرجەم فیلمەکان کوردین. ئایا ئەم میکانیزمە نوێیە بەراورد بە ساڵانی ڕابردوو چییە؟ بەێ بڕاستی ئیسال بۆ فستیڤالە هەمبورگێ ئەمیسال یا دەمین چێ دکن ئەف سێدە ساڵام چێ دکن فستیڤالە هەمبورگێ یا کوردی وەکە هەر ساڵ ئیساڵشکێ پر فیلم هاتن 104 فیلم هاتن فستیڤالەمە بڕاستی ینی پرزێ دەبوون ئەمجکە ئەم کێفخۆشش بەرگوێدی سینەما کوردی پێشوە دکەوێ وێدی فیلمێ مەجهنم ناوادم کارن بەعج بێننجیکێ ئەم وێنەکە پر کێفخۆشن بڕاستی وەگە گۆوەیجی گوت ناوانەکە دەمە 19-20 فیلم ئەم نیشان بدن بەڵێ نەهاز کورتایی بەحسە پرۆگرامە فستیڤال بکەمش بۆ باشە. بەڵێ کاک بیلالە پرسم فێستیڤالەکە چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ فستیڤالەمە 5 ڕۆژە بەردەوام بێت و نا 5 ڕۆژەدا نزیک 20 فیلمام نیشان ددن. بەڵێ فستیڤال فیلمەیەکەمین ئێڤەکردنێ ئەم دەرهێرەیەکەمە ڕۆژاوایە ناوێ فیلم ئەم بین دەماشتل مەزن دەبن. بەڵێ کاک بیلال بەێ لە پەراوێزی فێستیڤالەکە و جیاواز لە نمایشکردنی فیلمەکان هیچ پانێڵ و وەرکشۆپێک بەڕێوە ئەچێ بەدەر لە نمایشکردنی فیلمەکان؟ بەێ نها خۆ پشتی فیلمە ئەم بە هەموو دەرهێنەرێک وتەن فستیڤالێدا ئەم واناکرە هەت پێوینا چێ دکن ئەم پانێلا چێ دکن لێ وەکی دیژگە ناوە فستیڤالەمداش خوا پانێلێ منجی هەنە وەرکشۆپێ مەژی هەنە یەکجێ لۆقمان ئەحمەد کوردێکی مە پر هێژایە ژە عەمەری خاتێ وێ لەسەر وێنەیە و وەرکشۆپێکی چێ بکێ وێنەیە کوردی و پاژێژکێ پانێلامەی دوێمینجکێ کاوان نەمر وێ وەرێ نویسکارێکی کووردە وەرگەروانێکی کووردە پرتوکێ کوردی وەردگەرێ ئینگلیزی وەردگەرێنێ کوردی و پیشان زمانی بن و یانە بین زمانێ کوردی بە باش پێتینێ وەرکشۆپەکە سەر زمانێ کوردی وێ چێ بکەی. بەڵێ کاک بیلال خەڵاتەیە بۆ فیلمانی لە فێستیڤاڵ براوە ئەبن؟ بەێ هەر ساڵ ئەم خەلات ددن ئەف ساڵا ئەف ساڵا سیەمین گو ئەم خەلات تا بدن بڕاستی ئی ساڵجکە خەلاتێمە هەنە سێ خەلاتێمە هەنە ئەم دن کورتە فیلمە و بەلگە فیلمە بەڕاستیە فیلمێ درێژ ئەم خەلات نادن لە ئێ کورتە فیلمە و بەلگە فیلمە ئەم خەلات دنوانەکەی خەلاتە فیلمێ بەلگە فیلمێ هەری باش و کورتە فیلمێ هەری باش و تایبەتی ژووری خەلاتە ژووری ئەم ددن سێ خەلات ئەم ددن هەر ساڵ و خەلاتێمە ئەم فیلمێ گۆ خەلات دگرن ئەم پەراژی دنوە بڕاستی نە میقدارێکی مەزنجی بێم بدنوە ئەم خەلاتەوانەکەی ئەمە ئۆنورێ دکن بڕاستی سێ خەلات ئەم ددن جارناژێ ئەم ساڵا پێشامە دێم پازدەم کۆنسپتە خۆ بێ پچکی بگوارن ئەمێ خەلاتە زێدە بکەن ئەمێ فیلمە زێدە بکەن بڕاستی لی ساوسا. بەڵێ کاک بیلال ئەکتەر و دەرهێنەری فیلمەکان لە فێستیڤاڵەکە ئامادەیانە بێت؟ بەێ بڕاستی وەگە گۆم گوت پانێلوانێ مە هەنە وێ وەرکشۆپا بکەن و دەرهێنەرێمە فیلمی گۆم نیشان ددن بڕاستی تەواهی فیلمێ درێژ مەسەلە ئەم بێژن ئەوێ بادات مەسیل بێ درێ بێ سای مەمەر وێ وەرێ وێ فیلمێ دەماشتل
مەزن دەبن بەڕاستی دەرهێنێری ڕۆژاوای نکارێ وەرێ لێ نزیێکا هەفت هەشت دەرهێنێرێمە ئەوەی جودە جودە وەرن بە فیلمی خۆرە پاشە فیلمی خۆ بە تەماشەوانەرە هەدیتنێکێ و ئاخافتنەکێ بکەن. بەڵێ کاک بیلال دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سەرنج و بۆچوونی میدیاکانی ئەڵمانیا لە ئەم فێستیڤالە چییە؟ وەک خۆ دەزانی ساڵانی ڕابردوش فێستیڤالەکە ئەنجام درراوە مەبەسم میدیای ئەڵمانیایە بە شێوەیەکی گشتی یان ئەوروپا. بله ئەوروپا براستی فستیڤالی me ئەوروپا ێدی هێدی زێدە دەبنسانێ لندن کورد فیلم فستیڤالی هەیە لە بەرلین هەیە لە ئێدی هەمبورگ هەیە لە شتوتگارت هەیە لە پاریس هەیە فستیڤالی me کوردێدی هێدی بزێدە دەبن یعنی ئەم دخوازن ئەم بین vێگا هەفت هەشت فستیڤال هەنە لە رووسیا هەیە مۆسکۆوا هەیە ئیدی ئەم دەبین ئەم دخوازن هێدی زێدە ببن هەر باژارێکی ئەوروپا هەر دەولەتێک ئەوروپای فستیڤالی کوردی گەرێکە ئەم پێشبەرگۆ براسیشکێ تەم ئێتکیە سینەما پرە لەسەر ئینسانە لەسەر ملت بۆ یەکێک هونەرە خۆ کولتورا خۆ و زمانێ خۆ ئەم سەر سینەما نیشانی گەلێ ئەژنەبی و دنیای بدن. بەڵێ هونەرمەند بیلال بولوت سپاس کە لە شاری هامبۆرگەوە لە ئەڵمانیا لەگەڵمان بووی. ڕۆژ با سەرسەرێ من سەرچاوێ من.